لە ڕاستیە دەستخۆشتان لێ یەکەم وەکەوەی کە ڕاگررتنیە و دیمەنانەوە مەشەدانە و تەمەناشەکەم وەکو کەناڵەکان وەکو ئەوانەی کە بینرا و بیستراون یعنی تۆزێک بارودۆخەکە بۆ سەر هەرێمی کوردستانی خۆمان ئاسایی بکەنەوە چونکە بەڕاستی ئەوانەی لە جیلی ئێمەن ئەوەنەی جەنگ و فڕۆکە و دەبابە و سارۆخ و ئەمانەمان بینیوە بەڕاستی شتەکە زۆر ینی جێگەی نیگەرانی و هەڵوێستا لەسەرکردنە ئەوەی کە هەیە خۆشبەختانە هەندێک میدیا پرۆفشناڵان کارەکەن و نابێت زۆر ئەو بابەتانەش تۆخ بکەنەوە کە ئێستا من دیمەنێک لەوانی کە پەیوەندی تەلەفۆنیەکانی خەڵکی خۆمان بۆ ڕۆژهەڵات بەشێکی تریش لەو پێوەستەی کە لەم ماوە کە یای لە بەفریمیری دەتوانم یەکیان بگرمەوە کە ئەم ڕاگەیاندن وای کرد کە ئەم پەیوەندیانە بپشڕێنێت دەوڵەتی ئێران بۆیە بارودۆخەکە ئاسایی بکرێتەوە باشە و شتەکان زۆر زەق نەکرێنەوە و ئەوەندە لەو فۆزای جەنگە دوور بکەوینەوە باشترە شتی تر بابەتی تر ینی خەڵکی ئێمە لەو مەعاناتە ناڵم زۆر شتمان بینیوە بە هیوام کە شتەکان کاڵ بکەنەوە ئەوەندە تۆخی نەکەنەوە.